بله مجارا پنابران کوچبران آوارین مجارک سرکه نتنی لحریما کردستانی روشلاتان آوین دا آستا جیهانی دشی مجارک سرکه ستاف آسو ریوبران ویسینگاه دزگاه خیرخوازی ابرزانی لحولیر جهولیر میوانا منه سلاف بوده ستاف دسپیکی ده دخوازم بزانبم یعنی سدمین آواره بونی، کوچبر بونی، ایکو هاتنه حریما کردستانی. سدمی وان وکی هفودونه یعنی وکی نمونه گرم بگرن کوچبرک یعنی پنابرک کوج روجاوایی کردستانی یعنی سوریتی ین کوج عراقی یعنی مثلا وکی شنگالیتین پروبلمی وان سدمی آواره بونا وان وکی یکودویه ئەو کاتتان باش بەیانیتان باش بەداخەوە ڕەوشی ئاوارە ڕەوشی پەنابە ڕۆژ لە ڕۆژ لە هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەچێت بەداخەوە وەکو دەبینین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تەواوی کشانەتەوە لەناو کەمپەکان ئێمە باس دەکەین باس لە ڕۆژی کەمپەکان دەکەین کە بە هەمان شێوە ڕەوشی دەروی کەمپەکانیش باشترین لە ڕۆژی کەمپەکان هەتا وەکو ئێستا گەر بین باسی پارێزگای هەولێر بکەین ئێمە زیاتر لە 8,000 ئاوارە و 8,000 خێزان 8,800 خێزانی ئاوارە و پەنابەر لە کەمپەکانی پارێزگای هەولێر دەژین ئەم ژمارە زۆر زیاترە لە پارێزگای دهۆک بەداخەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆربیان کشاونەتەوە ئەگەر ئێستا بین چێکەک بکەین یاخود بڵێن بەراورد بکەین لەگەڵ ساڵانی بیدایەت کە ئەو خەڵکە کە ئاوارە بووە کە پەنابەر بووە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو هەرێمی کوردستان باوەشی سۆزی بۆیان کردوتەوە لە خۆیانی گرتوون زۆر کەمی کردووە بەداخەوە کاتێک ئێمە لە کۆبنەوەکان یاخود لە هەر شوێنێک ئێمە باس لەوە دەکەین کە ئایا بۆچی ئەم ژمارەیە کەمی کردووە هاوکاریەکان زۆر کەمی کردووە لە کاتێکدا ڕەوشی ئەم خەڵکە باشتر نەبووە بە هیچ شێوەیەک ئێمە لە کاتێکدا دەکرێمە هاوکاریەکان کەم بکەین و ئەگەر هاتوو ڕەوشی ئەم خەڵکەت باشتر بوو ئەگەر خەڵکەکە گەڕا بۆ سەر شوێن و ماڵی خۆی گەڕا بۆ سەر ئەو ناوچانێک کە لێوەی هاتوون ئەو کاتە دەکرێتن ئەمە هاوکاریەکانیان بۆ کەمکەینەوە یاخود هەلیکاریان بۆ دابین کرابێت یاخود بژێویەکی ژیانیان بۆ دابین کرابێت بەڵام بەداخەوە دەبینین ئەم کێشانە چارەسەر نەبوونە و هاوکاریەکانی زۆر کەمی کردوون کە دەتوانین بڵێن لە ماوەی ڕابردوو تەنها چەند دابشکردنێک هەبووە ئەم خەڵکە لە ڕەوشی لە دۆخێکی زۆر خراپدایە ئەگەر بین بەراوردەکە بکەین نەک باشتر نەبوو بەڵکو زۆر خراپتر بۆ بەداخەوە باس دەکەم ڕەوشەکە لە ڕووی خۆراکە لە ڕووی پەروەردەیە لە ڕووی تەندروستیە دخوازم بزانم ستاویانی سەدەمین کیمکردنا وان ئالیکاریان یارمەتیان چنە سیاسینە ئابوورینە سەدەم چنە و کێم کرد بەڵێ ئەگەر بین ئەو باس لەوە بکەین دەکرێت بە کۆمەڵێک لە کێشەکان بابەتی سیاسی بن دەکرێت بەشێکیان نەبوونی هەماهەنگێکی دروست بێتن دەکرێت هەندێکیان بابەتی ئابووری بن ئێمە باوە لەبیر نەکەین ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی کە ئیدارەم کەمپانە دەدەین ئەوە بە هاوبەشە لەگەڵ ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوەخۆ جگە لەوە لە ناوەندی بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکان لە پارێزگای هەولێر کە ئێمە بەوەیە کۆکار دەکەین بەشێکی زۆر لە خزمەتگوزاریەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە ئاوارە و پەنابەران دابین کراون ئەگەر بین باس لە کەمپی پەنابەران بکەین کە زیاتر لە 6,000 خێزان لە کەمپەکانی سنووری پارێزگای هەولێردا دەنیشن و نیشتە جێکراون بە هیچ شێوێک حکوومەتی عراقی هاوکاریان بۆ دابین ناکاتن ئەوەی کە دەکرێت لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ ڕێکخراوی UNHCR و چەند ڕێکخراوێکی کەم کە بە پەنجەی یەک دەستیش ناژمێر درێن خزمەتگوزاریەکانیان بۆ دابین دەکرێتن بینە سەر کەمپی ئاواران حکوومەتی عراقی زیاتر لەوێندە ڕۆڵی هەیە بەڵام ڕۆڵەکانیش بەداخەوە ینی ناوە دەبینین تۆزێک زیاد دەبێت و ماوەیەکتر پێ دەچێت ڕۆڵەکانیان کەم دەبێت و ئێستاگەر بین بەراورد بکەین لە 3 مانجی ڕابردوو دەتوان بڵێم لە 4 مانجی ڕابردوو چکە لە مانجی 9 تاوەکو ئێستا تەنها یەک پارسەلی خۆراک دابین کراوە کە ئەوە مافێکی سەرەتایی خۆیانە بودجەیەکی دیاریکراویان هەیە لە حکوومەتی عراقی کە دەبێت مانگانە پارسەلی خۆراکیان بۆ دابین بکرێت بین لە ماوەی ساڵەکەدا بپرسین ئایا پارسەلی تەندروستی یاخود بڵێن پارسەلی هایجین کیتسی کە پێدەگوترێت لە نێو ڕێکخراوەکان تاوەکو ئێستا تەنانەت یەک پارسەلیشان بۆ دابین نەکراوە کە بڕیار بوو مانگانە هەر مانگێک 2 پارسەلیان پێت بدرێت لە کاتێکدا بودجە هەیە بودجەی بۆ تەرخانکراوە بەڵام ئەو هاوکاریانە بەدەستیان ناگاتن ئیدی کۆمەڵێک بابەتی تر هەن پەروەردە ژمارەی مامۆستایەکان زۆر کەمی کردووە لە کەمپەکان
ئەوە چەند ساڵێکە تەنانەت منهەجی خوێندنیان بۆ دابین ناکرێتن ئێمە بە سوپاس و لەگەڵ هاوبەشانمان لەگەڵ ڕێکخراوانی کە پەیوەندیمان لەگەڵیان هەیە هەوڵماندا ئەو کێشانێک کە هەن بۆ قوتابیان دروست دەکرێن بۆ مامۆستایان دروست دەکرێن یاخود بۆ خەڵکی دانیشتوانی کەمپەکان دروست دەکەمە بتوانین بە شێوەیەک لە شێوەکان ئەو گاپانەی ئەو بۆشایانەی کە دروست بووینە پڕی بکەینەوە بەڵام ئەوەش لەتوانێت ئێمە بەدەرە بابەتشتر کە هەر لە ڕپۆرتاژەکە ئاماژەی پێدەن نەبوونی کارەبنها وەزارەتە کۆچ و کۆچبەرانە عراقی دبێژە ئەو ئەوارە دکارن vەگەرن جیگایی خۆ مالی خۆ باشاری خۆ بۆ وێ ناژی گەر بە نەگەرن ئەم نکارن یارمەتی بدن یعنی ئەم بەهانەی وەزارەتە کۆچ و کۆچبەران چییە بۆ نەئالیکاریکردن فەرمووست بەڵێ لە ساڵی ئەم ساڵدا بەشێکی دەتوان بڵێم زیاتر لە 1000 خێزانگەڕاوەوە ناوچەکانی خوان کە خۆشحاڵین بەم داتایە کە خەڵکێک هەیە دەتوانێت ئامادەی تێدا هەیە بگەڕێتەوە ناوچەکانیان بەڵام لەگەڵ ئەوەی کە گەڕانەوە هەیە بۆ ناوچەکانیان دووبارە گەڕانەوە شێ بەداخۆ بۆ کەمپەکان یعنی چەندین حاڵەت سەرووی 100 خێزانمان تۆمار کردووە کە پاش ئەوەی گەڕینەوە بۆ شوێنی خۆیان شوێنی نیشتە جێبوونی ئەسلی خۆیان لە پێشووتر جارێکتر ئاوارە بووینەوە هاتوونەتەوە کەمپەکان ئەمە کۆمەڵێک بابەت لە خۆ دەگرێتن ئێستا یەک لەو کێشانێک کە بەشی ئێستمە کە باز دەکەن زیاتر لە 2000 خێزان لە کەمپەکان بوونیان هەیە بەشی هەرە زۆری دەڵێ بن بە هیچ شێوەیەک ئامادەنین بگەڕمەوە ناوچەکانی خۆم بەشێکی بابەتەکان سیاسی بەشێکیان بابەتەکان پەیوەندیان بۆ خزمەتگوزاریەوە هەیە کە لە ناوچەکانیان بوونی نییە بۆ نمونەکە ئەو شوێنی نیشتە جێبوونی نەبێت کە خانوویەک نەبێتن واتە بە بڵێن سەقفێک نەبێت خۆی بیپارێزن و خۆی لەوێ ببینێتەوە چۆن بگەڕێتەوە بۆ ناوچەکەی قوتابخانە نییە نەخۆشخانە نییە ڕێگاوبان نییە ژێرخانەی ئەوە نییە یعنی بتوانێت بچێتەوە ناوچەکانی خۆی بەشێک لە کێشەکانی کێشەی کۆمەڵایەتین ئێستا دەتوانم لێرە ئاماژە پێ بدەم بەوەی کە بە ڕۆژانە بە بەردەوامی تەنسیقمان لەگەڵ و خەڵکی هەیە لە ناو کەمپ و سەردانی ئیداری کەمپەکان دەکەن دەڵێن مختارێک دەتوانێت حکم لەسەر داد ئامە بگەڕێنەوە ناوچەکانمانیان نا ینی دەسەڵاتەکان بە جوانی دابش نەکراون جگەل لەوانێت کێشە کۆمەڵاتیەکان یەک لە ڕێز عشرەتەکان قەرار دەدات ئاو خێزانە بگەڕێتەوە یان نە بە حکمەوەی کە خێزانەکە کەسێکی ئەو خێزانە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی لەگەڵ ڕێکخراوی داعش هەبووە ئیدی کۆمەڵێک کێشە هەن دەتوانین بڵێن بەشێکی ئابوووریەکە ناگەڕێنەوە بەڵام لەگەڵ ئەوەش پرۆسەی گەڕانەوە بەڕاستی پرۆسەیەکی خاوە تاوکو ئێستا زیاتر لە 8 لیژنە هەن کە کار لەسەر گەڕانەوەی ئەو خێزانە دەکەن بە بەردەوامی کێشەیان بۆ دروست دەبێتن بە خۆشحاڵی ڕێکخراوی ئایۆئێمیش کار لەسەرەوە دەکاتن کە بەشێک لە خێزانەکان بگەڕێنێتەوە بەڵام پرۆسەکە خاوە ئەو بەشێک لە خێزانەکان بەدڵنیایە نایەنێت بە هیچ شێوەیەک بگەڕێنەوە بەرەو کێشانێک کە باسمان کرد کە کۆمەڵێک کێشە و ڕەهەندی خۆی هەیە ستاڤنها ڕاستیەک هەیەت gelek başanî ziman mesele alîkarî bû wan awareyan nayê kirin problemê wan hene gelek kêşe hene ku nikarin vegerin ev rastî hey niha wekî dezgeha xêrxwaziya Barzanî ku hûn serpereştiya wan kampan dikin bernameya we çi ye hûn çi gavan davêjin bû ku bikaribin van kêşeyên awareyan koçberan kêmtir bikin بەڵێ ئێمە بە بەردەوامی لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانانی لەسەر ڕاستپاردە و فەرمایشتەکانی جەنابی کاک مەسرور بارزانانی مە بەردەوامی لە خزمەتکردنی ئاوارە و پەنابەران هەرچی لە توانای ئێمەدا بێت هەوڵ و کۆششمان دەبوونی خۆمان دەخەین نەگەر بۆ خزمەتکردنیان بەڵام وەکو دەبینن ئەو خزمەتگوزاری ئەو پێداویستەی کە ئەوان ئێستا لەو حاڵەتی ئێستادا کە پێویستیانە لە تواناکانی ئێمە بەدەرە بۆ ئێمە هەموو هەوڵ و تواناکانی خۆمان دەخەین نەگەر بۆ نمونە هەر ئەمڕۆ ئێمە لەگەڵ قونسوڵیەی ئیماراتی و لەگەڵ هیلال ئەحمەری ئیماراتی هەوڵماندایە و ئیشمان لەسەر کردوون ئەمڕۆ دابشکردنی کاشێ لە کەمپەکان و جگەل لەوەش ئێمە هەوڵماندا لە قوتابخانەکان بتوانین منهەجی خوێندن بە قوتابیان دابینکەین لە ڕووی تەندروستیەوە بتوانین ئەمبولانسەکانمان بە بەردەوامی لە کەمپەکان بوونیان هەبێت ئەو پێداویستی و بەشێک لە دەرمانەکان کاتێکە هەر هاوکارێک بۆی مەدێت بەشی ئەوانیش دابین بکەین جگەل لەمە ئیدارەدانی کەمپەکان بەڕاستی کارێکی زۆر زەحمەتە لەوە لەبیر نەکەین کە ڕێکخراوی UNHCR گەرچێمە هاوبەشی ئەوانین لە ئیدارەدانی کەمپەکان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەی کارمەندەکان ساڵ بە ساڵ کەمتر دەکەنەوە کەمەش ئەرک و قورسایەتیەکی زۆر دەخەنە سەرشانی کارمەندانمان لە کەمپەکان کە بوونیان هەبێتن لە هەمان کاتدا ئێمە هەوڵماندایە لە پرۆژەی ئازیزان بەشێک لەو منداڵانە سوودمەند بکەین کە لە ناو کەمپەکان هەن
ئەو پرۆژانەی ئەو خزمەتگوزارانەی کە دێن جگەلەوەی کەمە هەوڵماندا خەڵکی خۆجێی خۆمان کە لە پرۆژە و کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانانی سوودمەند بێت لە هەمان کاتیشدا و ئاماژەم پێدا بتوانین ئاوارە و پەنابەران شتێدا سوودمەند بن. ئێمە کۆمەڵێک لەبیر نەکەین کۆمەڵێک سنتەری و ڕۆشنبیریمان لە کەمپەکان هەن کە بتوانین بە بەردەوام خول و ڕاهێنان بۆ کەسانە بکەین بتوانن هەلی کار بۆ خۆیان دابین بکەن. جگەلەوە کۆمەڵێک پرۆژەی بچووک لە ناو کەمپەکان بخەین ئەگەر بۆی بتوانن هەر هیچ نەبێت لە ناو کەمپەکان پرۆژەی بچووکیان هەبێتن بتوانن ڕۆژانە داهاتێکی ئەگەر کەمیش بێتن بۆ خۆیان هەیەن بێتن بتوانن پەرە بە ژیانی خۆیان بدەن. وەکو ئاماژەم پێدا پرۆژەکانمان هەوڵ و ماندیبوونمان لە خزمەتیەوەم بەردەوام دەبێت. دەستخۆش سپاس بۆتە ڕێبەرانی ویسینگاها دەستگاها خێرخوازیە بەرزانی هەولێری ئاسۆش هەولێرە